ڕێز و سڵاو بەخێر بێ بۆوانەی بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕە 28 لە لاپەڕە 28 گەیشتینە کۆتایی لاپەڕەکە. لێرە باسی چ دەکا؟ شرۆڤە بکە چۆن ئەم ڕێگایە بەکاردەهێنیت بۆ ئەوەی 26 کۆ 29 بدۆزیتەوە، هەروەها چۆن بەکاری دەهێنیت بۆ ئەوەی 78 کەم 36 بدۆزیتەوە. مەبەستی ڕێگایی کە دەڵێ ئەم ڕێگایە لەوانەی پێشوو باسم کرد، ڕێگای هیزری کە لێرە باز دەکا بە هزر بیرکردنەوە، واتە بەبێ ئەوەی پێنووس و کاغەز بەکاربێنی، هەر بە مێشک بیرکردنەوە. ئەگەر دوژمارەی دوو ڕەنووسیت هەبوو کو ئەو دوژمارانە کۆ دەکەیەوە یان لێک دەردەکەی. لێران ئێستا ڕوون دەکەمەوە بە شێوەی هیزری کو ئەو دوژمارەیە کۆ دەکەیەوە، پاشان ڕوون دەکەینەوە کو ئەو دوژمارەیە لێدەرکردن ئەنجام دەدەی، کەمکردنەوە و کۆکردنەوە. ئەگەر وانەکانی پێش ئەو وانەیەت نەدیت بی، بێگومان سوودی زۆرترە ئەگەر بگەڕێەوە وانەکانی ڕابردوو پاشان سەیری ئەو وانەیە بکەی. دوو ژمارە هەبوو، ژمارە 26 و ژمارە 29. بێگومان دەزانین کە ژمارە 26 پێک هاتووە لە 20 کۆ 6 توانی ئاوا بینووسی. ژمارە 29 پێک هاتووە لە 20 کۆ 9. پاشان ئەوە هەر لە هەزری خۆت ئەو دوو شتەی دەزانی. پاشان دەیەکان کۆ دەکەیەوە لەگەڵ یەک، 20 کۆ 20 دەکات 40. هەر لە هەزری خۆت دەنووسی دەزانی کە چلە. ئەوجا یەکەکانیش کۆ دەکەیەوە، 6 کۆ 9 دەکاتە 15 نەک 12. بە ئەوەی چاکەین. شەش کۆ 9 دەکاتە 15. ئەوجا پاشان کە زانیمان 40 و 15 دوایە 40 کۆ دەکەینەوە لەگەڵ 15 دەبیتە چەند؟ دەبیتە 55. ئەوەش چاکەین. ئێستا زانیمان ئەگەر 26 کۆ بکەینەوە لەگەڵ 29 دەکاتە 55. بەڵام لە هەزری خۆمان یەکەم جار خانەی دەیان کۆ دەکەینەوە، 20 لەگەڵ 20 دەکات 40. ئەوجا خانەیەکان 6 لەگەڵ 9 دەکا 15. پاشان 40 لەگەڵ 15 دەکا 55. ئەگەر بە شێوەی پێنووس و کاغەز بێگومان دەست پێ دەکەین هەمیشە لە خانەیەکان دەڵێن 6 لەگەڵ 9 دەکا 15، پێنجی دەنووسین لێرە، یەکەکەی دەچین لە لای خانەی دەیاندا دەنێن، دوای دەڵێن 2 لەگەڵ 2 دەکات 4، یەکیش 5. بەڵام بە شێوەی هیزری واتە هەر لە مێشکی خۆمان ئەو ڕێگایە ئاسانە. یەکەم جار 20ەکان لەگەڵ یەک، دوایە یەکەکان، دوایە هەردووچیان بەیەکەوە. ئەوە 26 و 29 مان کۆ کردەوە بە ڕێگای هیزری. جارەی بزانین چ هەبوو؟ 78 هەبوو کەم 36. 78 کەم 36. 78 دەزانین کە پێک هاتیە لە 7 کۆ 8. 36 پێک هاتیە لە 30 کۆ 6. پاشان لەبەرەوەی لێک دەرکردن بوو دەیەکان لێک دەردەکەین. 7 30 لێ بڕوە، 7 کەم 30 دەکات چەند؟ دەکات 40. 8 کەم 6 دەکات 2. پاشان هەردووچیان کۆ دەکەینەوە 40 کۆ
کۆ دوو دەکات 42 واتە 78 کەم 36 لێرە لێ دەرکردن بوو لێ دەرکردن لێرە لێ دەرکردن بوو لە لای لە ئەوەی پێشەوە لێرە کۆکردنەوە بوو کۆکردنەوە لێ دەرکردن و کۆکردنەوە دوو ڕێگای جیاوازە لێرەش لێ دەرکردن بوو واتە کەم کا بۆ ئێستا زانێمان بە شێوەی هیزری چ ڕێگایەکی دەگرینە بەر ئەوە پێی دەڵێن ڕێگای یەکەم بێگومان ڕێی دیش هەیە با بزانین کو لێرە ئەوە بە شێوەی هیزری دروستمان کرد ڕێگای یەکەم هاتینە کۆتایی لاپەڕا 28 کە ئەژمێرکردن بوو بە شێوەی هیزری ئێستا دەچینە لاپەڕەیەکی نوێ بزانین لاپەڕەی نوێ لاپەڕا 29 ڕێگای دووەم ڕێگایش کەش هەیە بێجگە لە ڕێگای هیزری ڕێگای دووەم ئەویش هەر ڕێگای هیزریە بەڵام ڕێگای دووەمە دەتوانی یەکێ لە ژمارەکان بگۆڕی دوو ژمارەتە یەکەچیان دەگۆڕی بۆ چەند جارەکانی ژمارە 10 چەند جارەکانی ژمارە دەواتە ژمارەکەی خۆت یان دەکەیە 10 یان دەکەیە 20 یان 30 40 50 60 70 80 90 100 ئەو ژمارانەی کە ئاسانن کە سفریان زۆرە هەتا ژمارەکە سفری زۆرتربی ئاسانترە بە هزر کۆیکەینەوە یان لێک دەرکردن ئەنجام بدەیت یەک لە ژمارەکان دەکەینە ژمارەیەکی جارەکانی دا واتە 10 20 30 40 50 60 ژمارەکەی دیکەش ڕێک دەخەین هەتا ئەنجامەکە تێک نەچی نەگۆڕێ لێرە دوو ژمارە هەیە ئەگە تەماشای سەرنج بدەین ژمارەی یەکەم 67 و ژمارەی دیکە 24 کۆیان دەکەینەوە بە هزر لە مێشتی خۆمان بەبێ پێنووس و کاغاز تەماشای سەیری 67 دەکەین ئەگەر سەی باوێنە سەر ئەگەر سەی لۆ زیادکەین ئەگەر سەی لەگەڵ کۆکەینەوە دەبیتە ژمارەیەکی ئاسان دەبیتە 7 سەی دەخەینە سەر کابوو 67 لەگەڵ سێ کۆ سێ دەبیتە 7 67ەکە چ لێ دەکەین هەر لە مێشتی خۆمان دەیکەینە 7 کە ئەوەمان زیاد کرد ناچارین ئەوەی کەم کەینەوە هەتا ئیشەکە تێک نەچی لەبەر هەندێک کە 67 کە سێی زیاد بوو 24کە دەبی سێی لێکم کەینەوە چونکە کۆیە 24ش سێی لێکم دەکەینەوە دەبیتە 21 ئەوجە ئێستا ژمارەکان گۆڕان یەکەچیان بۆ 7 ئەوی دیکەش بووە چەند بووە 21 ئێستا کۆیان دەکەینەوە هەر لە هەزری خۆمان ئێستا ئاسانە کۆکردنەوە چونکە دەڵێن سفر کۆ یەک دەکا هەر یەک هەفتیش کۆ دوو دەکا نۆ هەر لە مێشتی خۆمان دەزانین کە ئەو ژمارەی هەمان بوو دەکانەوە دوو یەک ئەو ژمارەی سەرەوە کە 67 لەگەڵ 24 ڕەنگە هەروە لە هزر ئاسان نەبی بەڵام کە دەیان گۆڕین یەکەچیان دەکەینە ژمارەیەکی ئاسان کە 7ە ئەوی دیکەش هەر با ژمارەکە ئاسان نەبی کێشە نییە یەکەچیان ئاسانە ئەوی دیکەیان ئاسان نییە بەڵام لە هزر ئاسانتر دەتوانین سەرنجامەکەی بەجێ بێنین 7 لەگەڵ 21 دەکانەوە یەک لە هەمان کات 67ش لەگەڵ 24 دەکا 91 ئێستا لە کاتی ئەوە لە کاتی چ بوو لە کاتی کۆکردنەوە ئێستا بزانین لە کاتی لێک دەرکردن کووە
86 هەیە کەم 29 تەمەشای 29ەکەی دەکەین چەندی مایە ببیتە ژمارەیەکی ئاسان ئەگەر کۆی کەینەوە لەگەڵ یەک دەبیتە ژمارەیەکی ئاسان سی ئاسانە مادام لەبەر ئەوەی ئەو 29 زۆر بوو بە یەک دەبی 86ەکەش زیادکەین چونکە لە کەمکردنەوەی دەبی هەردووچیان زیادکەین یان هەردووچیان کەمکەین کابوو 86ەکەش زیاد دەکەین یەکی داوێین لەسەر 86ەکەی دەبیتە 87 ئێستا دەڵێن 87 سی لێ بڕوا بێگومان زۆر ئاسانە بڵێن 7 کەم سفر هەر دەکا 7 پاشان 8 کەم 3 دەکاتە 5 ئێستا زانیمان کە ژمارەکەمان دەکاتە 57 واتە ئەگەر 86 29 لێ بڕوا دەکاتە 57 بەڵام ئاوا بەو شێوەیە بێ ئەوەی دەستکاری بکرێ ڕەنگە ئاسان نەبی بە هزر بەڵام کە دەستکاری دەکەین یەکەچیان دەکەینە سی ئاسانتر دەتوانێت لێ دەرکردن ئەنجام بدەین ئەمە لێرە دێمە کۆتایی ئەوانەیە ئەو پرسیارانەی کە ماینە لەو لاپەڕەیە هەڵی دەگرم لۆ وانەی داهاتوو هەتا ئەو کات هەر بژی